ئێمە وەکو شاندێکی ژنانی باشووری کوردستان لێرەوە گروپێکمان ڕێخست بە ئامانجەوەی کە سەردانی باکووری کوردستان بکەین و بە تایبەتی سەردانی هەڤاڵ لەیلا گوڤەن. لێرە ئێمە شاندەکە بریتی بوو لە دەژن ژنانی سربەخۆ، ژنانی چالاکوانی مەدەنی. من وەکو خۆم وەکو ڕۆژنامەنووس چوین بۆ بڵین ئامەد، بۆ سەرەتا بۆ ئامەد. لەوێ لە بڵین مەتاری ئامەد سەرەتا تۆزێک کێشە و گرفتیان بۆ دروست کردین. بە تایبەتی من مۆبایلم لێ سەنرا، هەموو مۆبایلەکەم سیر کرا بە تەواوەتی. ئەنجا دواتر مۆبایلیان نامە و لەبەرەوەی مۆبایلی من هیچی تیانە بوو، یاخۆ با بڵێن من خۆ مۆبایلی خۆمم نەبردە بوو. ئەوەی جێی نیگەرانی بوو کە من جاسوسیشم لەگەڵادان رابوو. جاسوسەکەش خەڵکی بەداخەوە خەڵکی باشووری کوردستان بوو، بە ئامانجیەوەی کە قسەم لێ دەربێنێ. بەڵام ئەویش نەیتوانی بگا بە ئەنجام. لە دوجار ئێمە توانیمان داخڵی باکوور بین. سەرەتا کە داخڵ بووین کە ئەو شتە ڕوویە و دواتر کە لە مەتار هاتمە دەرەوە و جادەکانم بینی هەمووی ڕسمی ئۆردوغان و ئاڵای تورکیایە، من زۆر خەمگین بووم، هەستم بە داگیرکاری کرد، هەستم بە واتای داگیرکاری کرد. بەڵام دواتر کە چوومە ناو شاری ئامەدەوە لەوێ بینیم کە سیارە هەیە. سارەی پرسیارم کرد ئەمانە چێ؟ وتیان ئەمانە سارەی پۆلیسە. بەڵام لە ڕاستیا ئەو سیارانەی کە بە ناوی سارەی پۆلیسەوە بوو، سارەی پۆلیس نەبوو، سارەی عەسکەر بوو. ئەمەنە سارەی گەورە و هین بوو، لە سارەی جەنگ ئەچوونەک لە سارەی بڵین پۆلیسی ئاسایی. ئەلەوەیە من دڵنیا بوومەوە کە لێرە لەم شارە دەسەڵات ئیدی هەیبەتی نەماوە، دەوڵەت هەیبەتی نەماوە، دەسەڵات بەتەواوەتی لەگەل ئەترسێ. ئەوە گەل نییە کە لە دەسەڵات ئەترسێ، ئەوە ئەو وڵاتە نییە، ئەو شارە نییە کە داگیر کراوە، بەڵکو ئەوە دەسەڵاتەکە ئەمەنە لەگەل ئەترسێ. بۆیە ئەوها بۆ شێوەیە لە ناو خەڵکایە، پۆلیس لە هەموو شوێنێکە. ئێمە بە ئامانجی سەرەتا ئامانجی سەرەکیمان سەردانی هەڤاڵ لەیلا بوو. ئەو کاتەی ئێمە چوین سەردانمان کرد لە ڕۆژی 170 ڕۆژیا بوو لە مانگرتن. هەڤاڵان لەوێ پیانوسین کە ئەو ڕۆژە لە خراپترین دۆخیا بووە. ئەلبەت دۆخی تەندروستی مەبەستم، بەڵام کاتێکی ئێمەی بینی زۆر زۆر خۆشحاڵ بوو، چای پڕ بوو لە گریان. ئێمە هەریەکی و خۆمانمان پێناساند و پەیامی خۆمانمان پێگەیان کە ئێمە بە چ مەبەستی هاتوین. ئەویش بە هەمان شێوە بڵین ئەم قسانەی کردو. دواتر داواکاریکی نەبوو. داواکاری ئەوە بوو کە ئێمە هەر هەمیشەیەک بگرین، هەر چوار پارچەی کوردستانیەک بگرین، بە تایبەتی باشوور کە ئێمە لە ئێستاە توانیمانە ئەو هەنگاوە بنین و ئەو سنوورە بشکێنین لە نێوان باشوور و باکوورە و بتوانین بە ئازادی بچین سەردانی باکوور بکەین و بە تایبەتی بچین بۆ لای هەڤاڵ لەیلا. پەیامی ئەو یەکێتی نەتەوەیی بوو، پەیامی ئەو یەکێتی ژنان بوو بە هێز و بە ئیرادە. 4 ڕۆژ لێ بووین. سەردانەکە 4 ڕۆژ بوو. لە دوای سەردانی هەڤاڵ لەیلاوە سەردانی چەند شوێنێکی ترمان کرد کە سەردانی هەڤاڵانی هەدەپەمان کرد. لەوێ هاوسەرۆکانی هەدەپەمان بینی، پیرۆزباییمان لێکردن. ئەوانیش یعنی زۆر زۆر پێیان خۆش بوو بۆ سەردانە، خۆشحاڵ بوون بۆ سەردانە. دواتر چوینە لای دایکانی ئاشتی کە دایکانی ئەو گەنجانن کە لە زیندانی دەوڵەتی تورکن، بڵین لە ماڵێک ڕۆژانە کۆ ئەبنەوە لەوێ، ڕۆژانە ئەچنە بەردەم زیندانەکان بۆ ئەوی لە ئەم دیوی زیندانەوە ورە و ئیرادەی بڵین ڕۆڵەکانیان بەهێزکەن لە ناو زیندانە. چوینە لای ئەوان، چوینە لای شارەوانی ئامەد، چوینە شارەوانی سوور. لەوێش بە هەمان شێوە پیرۆزبایی خۆمانمان وەکو ژنانی باشوور پێگەیاندن. لەمە دوا ئێمە ئەوەی کە پێویستە بیکەین ئەوەیە کە ئێمە لێرە جارێکتر لە دوای ئەو سەردانانە لێرە لە باشووری کوردستان دووبارە بە خۆمان بچینەوە، سەرەتا خۆمان دواتر بۆ ئەوەی کە لە دەور و بەری خۆمان ئەگوزارێ. بەڕاستی پێویستە ئێمە جارێکتر بە خۆمان پێویست بچینەوە، پێویستە زیاتر خۆمان پەروەردە بکەین بەو هێز و ئیرادە و ورە بەرزەی کە لە باکووری کوردستانە وەرمانگر. پێویستە ئێمە لێرە دووبارە خۆمان پەروەردە بکەینەوە و کار لەسەر ئەوە بکەین.